خۆشەویستان ئەمەوێ بە کورتی لەسەر هەوڵی ڕفاندنی کەسێک قسەتان بۆ بکەم کە ئەمڕۆ سەرخەتی زۆرێک لە ماڵپەڕ و لە میدیاکان بوو، ئەویش هەوڵی ڕفاندنی کەسێک بە ناوی مەسعودی وەرتێ لەلایەن دەستگای دژە ترۆر و وەهاب هەڵەبجەییەوە. ئەمێ بۆتان باس بکەم کە چۆن دژە ترۆر و زانیاری بە تەواوەتی تەسلیم بوون و چۆن وەکو پاراستن و وەکو بنەماڵی بازانی ئەجندای دەوڵەتانی دەرەوە بە عەمەلی جێبەجێکەن لە باشووری کوردستانە. سەرەتا پێویستە مەسعود وەرتێیی بناسن کە کەسێکە سەرمایەدارێکی باشوورە، واتە پارەدارە و ساڵانێکە کادری دەستگای زانیاریە کار بۆ ئەو دەستگا بەدناوە کابەڕاستی و ئەمڕۆ هێزێکی دژە ترۆر هەڵەکوتنە سەر ماڵەکەی بۆی بیڕفێنن، بەڵام پێوە نابێ و ڕاکا بۆ هەولێر کە وردەکایەکتان بۆ باسەکەم. بەر لەوەی کە بچمە سەر ئەوە، ئەمەوێ باستان لەسەر ڕێکەوتنی دژە ترۆرەکەی پاڤڵ و وەهاب هەڵەبجەوی ئەوانە بکەم لەگەڵ ئێرانە. تەبعاً ئێوارە من بڵاوم کردەوە کە هەوڵی ڕفاندنی ئەم مەسعودە پەیوەندی بەوە هەیە کە یارمەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی داوە، بەڵام وردەکاری ئەمە لە ڕاستیە خاڵ بە خاڵ لە لای من هەیە، بەڵام لەم ساتەیە پێویست نییە کە هەموو شتە بە وردەکاریەوە باس بکەم. بەڵام ئەمەی کە ئێستا باسیەکەم تەنها چەند سەر خەتێکە، هیوادارم کە ئەم هێزانە بناسن و بزانن ئەمانە خەریکی چی. کۆمەڵی خەڵک کە ئێستا دەستگای زانیاریە ئیشەکەن خۆشەویستان، مەسەلەن بەناو لەلامە هەیەنە تاک سەر بەم دەستگایە، بەڵام ئیش بۆ میتی تورکیاکە. باشە لە منتیقەی هەڵەبجە ئەوانە گروپی میت ئەبەن لەوێ دایەنناوە، یعنی جاسووسی دووسەرن لە ڕاستیە، زۆر سەیرن و ئەمانە جگە لەوەی کە دژی گەلەکەی خۆیانن، بچووکترین خێریان بۆ گەلی کورد نییە، بەڵکو بۆ پارە، بۆ قازانجی تایبەت ئەجندای دەرەکی جێبەجێەکە. دوو کەسی ئێرانی کە ناوەکەنە لای من پارێزراوە لە 21 سێی 2022 چوون بۆ لای دکتۆر خەسرە و پێم وایە خەستەوی گۆ محەممەدی ناوەکەی وایە. ئەم دوو کەسە داوا لە خەسرە و ئەکەن کە زانیاری لەسەر مەسعودی وەرتێ کۆ بکەنەوە، خەریکی چییە و ئەوێ چی بکە و زانیاری ود لەسەری. بۆیە ئەمانیش هەر لەو کاتەوە لەو تاریخەوە کە ئێستا وتومە لە بازاری حەواڵەی سلێمانی دەست پێیەکەن هەتاوەکو ڕانیە و بۆ هەموو شوێنەکانی تر بزان چێ پەیوەندی ئابووری لەگەڵ ئەم کابرای هەیە و حەواڵەکانی بۆ کوێیە، بۆ کوێ ڕوا چیەکە چی ناکە، هەموو ئەم وردەکاریانانە کۆکەنەوە و تاقیقات لە هەموو ئەم شتانە هات. حتا ئەو کەسانەی کە حەواڵەیان کردووە بۆ ئەم کابرایە هەموویان بانەکەن بۆ دەستگای زانیاری لێکۆڵینەوەی وردیان لەگەڵاکەن تا بزانن کە چ شتێک هەیە. و هەر ئەمانیش داوا لە ئاسایشی ڕانیەکەن کە ئەوانیش بە بەشی خۆیان هەوڵ بدەن معلوماتی ورد لەسەر ئەم مەسعودە کۆبکەنەوە و بیدەن بەمان، ئەمانیش بیدەن بەودیو. بەودیویش ئەزانم کێیە بە ناویش، بەڵام پێویست نییە. بۆیە لەو کاتەوە ئەم مەسعودە زۆر بە وردی ئەکەوێتە ژێر چاودێریەوە و دوو جاریش هەوڵیان دابوو کە بیڕفێنن، بەڵام بەردەست نەبوو بوو یا بۆیان نەکراوە. 2 مانگ پێش ئێستایش، 2 مانگ بەر لە ئێستا، پاڤڵ لە دەباشان وەها بوو وەکو سەرۆکی دەستگای دژە ترۆر لەگەڵ کەسێک بە ناوی دانایی فەڕ بەیەکەوە دایان ئەنیشێنێ و ئەم وەهابە
ئەڵێ پێشووتر چی بەرامبەر بە ئێوە کرابێ کاری هەڵا یان بەگوێتان نەکرابێ ئەمانە هەمووی ئیشی داهوری شێر جەنگی بووە و دوای ئەویش ئەژی و ئاوا قسە و باسەکانی خۆیان نەکەن ئەوە لە کوردەواری خۆمانە هەر هەیە هەر شتێبێ دەستە چۆرەکە سڕن بە خەڵکی ترا مەلا مەسەفاش کە ئاژبەتاڵەکە ئەڵێ بەخوا خەتای ئەمریکا و بەیانی شتێک ڕوو بدە ئەڵێ خەتای ئەو خەتای ئەو ئەمەتر یاسای خۆیانە بەڕاستی عەزیزانی من ئێرانیەکانیش پێیان ئەڵێن ئەڵێ ئەمریکیەکان لێرە کاتین ئێمە دراوسین ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمەین وە بەوەها بە تایبەتی ئەڵێن کە پشیوانیت ئەکەین بۆمانەوە بۆ مەرجەی کە ئەوەی کە ئێمە ئەگەی بەژێمان بکەیت یا بیکەیت وەهابیش وعدیان پێدا کە چیان دوێ بۆیان جێبەجێ بکە لە یەکەم قۆناغا پێیان ئەڵێکە دژە ترۆر و زانای لێتی جیا بکەنەوە کە ئەو کاریان کردووە ئەوەیشیان پێڵێن کە ئەمریکیەکان یا ئەملاو ئەولا یا تورکیایە ئەمانە چیان پێڵێن پێویستە ئەمەش پێیان بڵێن ئیتر خۆ هەمیشە جاسووس هەر وایە خۆشەویستان جاسووس ئەبێ ئەشی خۆی جێبەجێ بکە چی ببیستێت دەرەوە بە پیاوەکانی بڵێ ئەمە ئەمتی یاسای جاسووس ئاوایە کە ئێستا ئەمانە ئاوا بوون بە ماتیا لە بەڕاستی باشە جا ئەمریکیەکان بێ هەرچێ بێ چیان پێ بڵێ ئەبێ بزان ئەبێ بەوانی بڵێن وەهاب ئەڵێ جا عزیزان هەواڵەکان ئەوە دقیقە ئەڵێ ڕێک خۆم لێ دانیشتوو بووم بەڕاستی ئەوە دقیقە هەواڵەکانم وەها ئەڵێ ئەمریکیەکان مانگانە یارمەتی ئێمە ئەدەن یارمەتی ماڵی ئەوانە ئێوە چیمان بۆکەن ئەوانش ئەڵێن یارمەتی خۆتان لەوان وەربگرن بۆ دژە تیرۆر بۆیان سەرف بکەن و ئێمەش لە ڕێگەی ئیداری گشتیەوە کارێک بۆ خۆت ئەەکەین ئەویش دوو شتە هێنانی مریشک و هێنانی ماسی کە قازانجەکەی مانگانە خۆی ئەدا لە 45 دەفتەر دۆلار ئێسا لەم دوو مانگەیە وەها بەس خەریکی هێنانی مریشک و ماسیە بۆ باشووری کوردستان مانگانش پارەی خۆی خاتە تەنکەی گیرفانی باوەڕ ناکەم هێنیش بدا گومرک و ئەنم بابەتان ئەمە هەمووی مەعامەلە ئاکات جاوا مریشکانی کە لە ماوەیە ئەیا بە خەڵک هەمووی ئەوەیە خۆشەویستانی بن وا نەزانم پشتی پێوە یەشاوە ڕۆژی پێنجشەممە کەسێکی تایبەت کە دیسان ئەمیش ناوەکەی لای ئارام ئەحمەد پارێزراوە لە دەباشان وەهاب ئەبینێ داوای لێ ئەکا کە ئەبێ مەسعود وەرتێ بگرن ئەویش ئەڵێ بەسەر چاودێری ئەەکەم و ئەیگرم و تەسیم یەکەم بەڵام پێشوەخت دەسەکە کەشف ئەبێ لە ڕێگەی کەسێکەوە بە مەسعود ئەڵێن مەسعودیش ڕائەکە بۆ هەولێر و بەدەست ناکەوێت هەرچەندە مەسعود خۆی ئەڵێ جگەر لەمانە بۆ نمونە ئەڵێ زیاتر پێی وایە کە مەسەلەی پارەیە ئەیانەوێ پاڤڵ 1 ملیۆن دۆلاری لێ بسەنێ وەکو سەرانە و ئالم بابەتانە بەڵام ئەوەی من ئێڵێم ئەمە وردەکاری و ڕاستیەکانە خۆشەویستانی ئەم بەیانیە کاتێک دوان لە سیارەکانی ئەم مەسعودە لە پێنجۆنەوە ئەگەڕێنەوە بەرەو قەڵاتسێ دژە ترۆر دوایانەکەوێت هەردوو سیارەکە ئەگرن ئەیبەن بە سایقەکانیشەوە و ئەشنە سەر ماڵەکەی مەسعود لەوێ نابێت ئەشنە سەر باخەکەی ئەگەڕن ئەوش لەوێ نابێت و باخەکەشی قوفڵیان کە بایی وەکو بە دەداچوونم کردووە نرخی نزیکەی 70 دۆلار بەدەستیان ناکەوێت ئێستا مەسعود وەرتێ لە هەولێرە بۆ خۆی خەریکی ژیانی خۆیەتی ئیتر سبەینێ چیە بڵێکی ناگوزارێ ئەوە بۆ خۆی بەحسێکی ترە من لە هەموو هەواڵەکان ئاگادارتانەکەمەوە بە وردەکاریەوە بەڵام ئەمە ئیشی وەهابەکان و پاڤڵەکان و یەکێتە نوێیەکەی شاناز و ئالم بابەتانی عەزیزان و خۆشەویستانی من هەرچەندە ئەم ئیشانە ئیشی من نییە بەڵام ئەمانە هەمووی زانیاری دقیقە بە وردەکاریەوە کە من بەشێکی زۆریشم لێ پەڕاندووە لە حەقیقەتەوە باش نییە نەموتووە بەڵام ئاوایە مۆزوعەکان لەسەر ئەم مەسەلەیە و من وردەکاری ئەوەیشم لەلایە کە بۆچی ئەیانەوێ ئەم کوڕە بگرن بەڵام ڕاستەکەی پێویستم پێی نییە من پشمەنە ئەو یاریانە و لاحقەتە کە یاری چەپەڵ و پیسن یاری جاسوسی و ئالم بابەتانن من ناشمەنە ئەو مۆزوعانەوە بەڵام بەڕاستی بە وردەکاریەوە لەلامە ئەمە ئیشی وەهاب و ئیشی پاڤڵ و ئیشی ئەمانەیە خۆشەویستانی من
ئێستا کوردستان بۆ بەم مناڵ بازاڕیە کاممان ئیزانی من ئیتر قسەیەکی ترم نییە هیوادارم کە سەرکەوتوو بن ئەمە وردەکاری ئەو مۆزوعەیە خواتان لەگەڵ خۆشەویستانی بێت